گواستنەوە لە ڕۆڵی شۆڕژگێڕیەوە بۆ چەتایەتی جاشایەتی. نمونە کوردستان عێراق، پڕۆژەی میراتی شاراوە. بە درێژایی ماوەی نێوان ساڵی 1961 بۆ 1970 دوولایەنی کوردی دژبەیەک هەبوون، پێشمەرگە لەلایەک و جاشیش لەلایەکی دیکە. لایەن یەکەم هەموو ڕواڵەتەکانی پیاوەتی و دادپەروەری و شەرەف و نیشتیمان پەروەری و قوربانیدانی لەخۆ گرتبوو لە پێناو مافی نەتەوەی گەلی کورد. دووەمیشیان تاوانبار بوو بە بەکرێگیراوی و خیانەتکردن و لە دەستدانی شەرەف و کەرامەت لە پێناو چەند پارێکی کەم. مەلا مستەفا سەرکردەی لایەنی یەکەم بوو. مەحموود ئاغا زێباریش سەرکردایەتی لایەنی دووەمی دەکرد لەگەڵ زوبێری کوڕی و هێزەکانیشیان پێک هاتبوو لە ئەندامانی خێڵی زێباری. ئەوەی جێگای بالێشە مەلا مستەفا سەرکردەی پێشمەرگەکان، کچی مەحموود ئاغا زێباری سەرکردەی جاشەکان هاوسەری بوو. شەڕێکی سەخت لە نێوان هەردوو لا بەرپا دەبوو، قوربانی دەکەوتەوە و لادێ و کێڵگەکان بە شێوەیەکی وەحشیگەرانە دەسووتێنران و وێران دەکران بە درێژایی چەندین ساڵ. لەو سەردەما پەیوەندیکردن بەبەرەی جاشەکانەوە شەرمەزاری و ئابڕوچوون بوو لە دیدی گەلی کورد. مەلا مستەفا بە نهێنی پەیوەندی لەگەڵ خەزووری هەبوو، بە ئاشکراش لە بەردەم پێشمەرگەکان گوێنی پێدەدا. مەلا مستەفا تەمەنی 70 ساڵ بوو کاتێک واژۆی لەسەر بەیاننامەی 11 ئازار کرد لەگەڵ سەددام حسێن، وەکو قارەمانێکی نەتەوایەتی لە قەڵەم درا کە بۆ یەکەم جار لە مێژوودا ئۆتۆنۆمی هێنایەتی بەهۆی قوربانی دانی گەلی کوردەوە. بەڕێزەوە باسی لێوە دەکرا و بە شان و باڵیدا هەڵدرا بە مەدح و سەنا و گۆرانی کە زیادە ڕێویەکی زۆری تیا بوو. لە ڕاستیدا بە واژۆکردنی بەیاننامەی 11 ئازار 1970 سەددام حسێن بە هێورکردنەوەی بەرەی کوردی بۆ ماوەی 4 ساڵدا بە ئامانجی خۆی گەیشت. دەستکەوتنی کاتی پێویست بۆ بەهێزکردنی ڕژێمی بەعەز کە لە ناوەوە هەڕەشەی داڕمانی لەسەر بوو. سەددام حسێنی گەنج تەمەنی 33 ساڵ بوو. بە دوو ڕێگە ئارامیەکەی دەقۆستەوە، بە لەناوبردنی و چەکدارانەی گومانی هەبوو لە دۆسۆزیان لە ڕیزی سوپا و پۆلیس و دەستگا ئەمنیەکان و هەموو جونگەکانی دەوڵەت و بە بەحسیکردنیان. هەروەها پیلانگێڕی دەکرد دژ بە سەرکردایەتی کورد و هەندێک لە سەرکردەکانی دەکڕی و سیخوڕی دەخستە نێوان ڕیزەکانی بزوتنەوەی کورد لە ئاستێکی باڵا. ڕێگای دووەم پەیماننامەی هاوڕێتی لەگەڵ مۆسکۆ و سەربازگەی ئیشتیراکی کرد. پڕچەکردنی چەک و تەقەمەنی و پاڵپشتی سۆڤێتی لەخۆ گرتبوو بۆ بەنیشتیمانیکردنی سامانی نەوت و سنووردانان بۆ کۆنتڕۆڵکردنی قۆڕخکاری کۆمپانیا ڕۆژاواییەکان بەرامبەر سامانی عێراق. سەددام حسێن بە شێوەیەکی کاتی دەستی بەردا لە کوردە جاشە کۆنەکان و مەکتەبی سیاسی کۆنی حەدەکە هەموویانی لە کارەکانیان دەرکرد و موچەکانیانی بڕی. ئەمەش ناچاریانی کرد لەگەڵ سەرکردەی بزوتنەوەی کورد ئاش ببنەوە و ئاشتەوایی نیشتیمانی هاتە ئاراوە. لە نێوانیاندا مەحموود ئاغا، خەزووری مەلا مستەفا و خاڵەکانی مەسعود لەسەروی هەموویانەوە زوبێر ئاغا لە کاتێکا سەرکردایەتی بزوتنەوەی کورد وەکو هاوڵاتی ئاسایی هەڵسوکەوتی لەگەڵ جاشە کۆنەکاندا دەکرد. سەرکردایەتی کورد مەحموود ئاغا و کوڕەکانی جاکردەوە و ئیمتیازاتی دارایی و پلەی باڵای پێدان و بەپێی ڕژێمی فیۆداڵی کە لە پەنجاکانی سەدەی 20 کاری پێدەکرا. هەروەها هەر وەک سەرکردەی پێشمەرگە و پاڵپشتیکردنی جێکردنەوەی مەسعود لە شوێنی باوکی. ئەمە شوای لە جاشە کۆنەکان کرد گومان لەو دوو فاقیە بکەن کە سەرکردایەتی مەلا مستەفا بەکاری دەهێنا لەگەڵیاندا. مەلا مستەفا هەستی بەوە کرد کە ئەو زۆر گرنگە بەلای جەماوەرەوە و ڕێزێکی زۆری هەیە لە دوای بەیاننامەی ئازارەوە. ئازادە لەوەی هەرچە هەنگاوێک بنێت، نەپەیوەستە بە دەستوری حەزبەوە و نە بە بەهاکانی شۆڕشەوە، نە بەو بەڵێنانەی دابووی بە هاوڕێیانی چەکدارە کۆنەکان. لە دەستدانی بەرگری پێوە دیار بوو بەرامبەر سۆزی بنەماڵەیی کە پاڵی پێوەنا بۆ لە ئەستۆگرتنی پرۆژەی بنەماڵەیی ڕوخێنەر. ئەگەر بێت و پێویست بکات ئەو پەڕی توند و تیژیش بەکاردەهێنێت بۆ ئەو مەبەستە. ناوبانگی کەسایەتی و چەوسانەوەی هاوڕێیانی چەک و بەهانەتەوایەتی و نیشتیمانیەکانی بە تەواوەتی دابۆلاوە. لە ڕاستیدا ئەو پرۆژەیە پێشەنگ بوو لای ئەو لە هەموو تەمەنیدا. ئەمەش لە خاڵی وەچەرخانی مێژوویدا ڕەنگیدایەوە لە بەهێزکردنی نفوزی جاشەکان و گرنگی پێدانیان لە ناو سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و
ڕێکخراوەیی ئەخلاقی بەرزانی داڕما و بە هەموو جۆرێک دژایەتی ئەو ڕەوشتانەیان دەکرد. ئاسەواری پرۆژەکەی مەلا مستەفا لە مەودایەکی دوور زیاتر بە ڕوونی دەرکەوت. دوایەوەی مەسعودی کوڕی دەستی بەسەر هەموو سەرچاوەکانی دەسەڵات داگرت و هاوکارێکی پتەوی لەگەڵ سەدام حسێن بەست. لە هەموو ئاستە سەربازی و ئابووری و سیاسی و ئەمنیەکاندا سەدام حسێن ساڵی 1996 بازری پۆشەکانیەوە بە هەڵە داوان چوو بە فریایەوە و دەستی بەسەر هەولێر داگرت و کلیلی شارەکەی بە دیاریدایە دەستی و تاکو و ڕووخان و لە ناوچوونی دەستی لەگەڵ دەستی و دیکتاتۆرە تێکەڵ کردبوو. پێشوازی لە زۆرێک لە تاوانبارەکانی ڕژێمی بەعس کرد و لە هەولێر داڵدەی داون تاکو ئەمڕۆژ. چاوەڕوانی بەشی دووەم بن.